ئەنجومەنی فشار دۆخی بڵاوبوونەوەی کۆڕۆنامان لە بەرچاو گرتبوو، بەڵام لەم ساتەوە بێدەنگ نابین لە مافە خوراوەکانمان و داوا دەکەین. یەکەم دانانی ڕیزبەندیەکی جێگیر بۆ لیستی موچەی سەرجەم وەزارەتەکان بە مەرجێک پێدانی موچەی مانگی 1 و 2 3 تێدا بێت. دیاریکردنی مانگەکان 30 ڕۆژ جار تێپەڕ نەکات. کۆتایی بەم مەهزەلەیە بێنن. دانەوەی پاشەکەوتی زۆرە ملێ فەرمانبەران دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە بە میکانیزمێکی گونجاو. پەیڕەوکردنی میکانیزمی گونجاو و شایستە سەبارەت بە ئەم ساڵی خوێندن لە پەروەردە و خوێندنی باڵا کە گونجاو بێت لە ئازدۆخی دەرونی و ئابووری و کۆمەڵایەتی خوێندکاران بە سوودوەرگردن لە بڕیارەکانی حکوومەتی عێراق ئەگەر لە قازانجی سیستەمی پەروەردە و خوێندنی باڵای کوردستان بوو. دامەزراندنی دەرچوانی دانەمەزراو بە گوێرەی پێویستی فەرمانگەکان. دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و هەژمارکردنی ساڵانی وانەبێژی وەک خزمەت. نەهێشتنی جیاوازی لە نێوان مامۆستا و پێدانی شایستەداراییەکان. چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بە گوێرەی داواکاریەکانیان و خواستەکانیان جێبەجێ بکرێت بە گەڕانەوەی میلاک بۆ سەر ناوەند یاخود لە ئەگەری مانەوەیان لەسەر هەرێمی کوردستان پێویستە شایستەداراییەکان لەسەر هەرێم ببرێتە کەرکووک لە بانکەکانی ئەوێ وەری بگرن.